نحرر هذه الأرض من الكفر والكفار. دروزبوونی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بەسەرکردایەتی ئەبوبەکری بەغدادی و پەیوەندیکردنی هەزاران هاوڵاتی عێراقی بەو ڕێکخراوەوە کە هەندێکیان کەسانی خۆکوش بوون پرسیاری ئەوە دروست دەکات ئایا ئەم کەسانە کە بیری توونڕەویان گرتووە چۆن پەروەردە کراون و سەرکردەکانیان لەکوێوە هاتوون. بەشێک لە چاودێرانی سیاسی و ئەو ڕۆژنامەنووسانەی چاوپێکەوتنیان لەگەڵ دەستگیرکراوانی داعشدا کردووە ئاماژە بەو دەکەن کە سەرچاوەی بیری توونڕەوی سەرکردەکانی داعش و بەشێکی زۆر لە کەسە دیارەکانیان گرتوخانەی بووکایە. گرتوخانەی بووکا دەکەوێتە شاری قەسر لە پارێزگای بەسڕەی باشووری عێراق. لە دوای داگیرکردنی عێراقەوە لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە بووە پێگەیەک بۆ زیندانیکردنی ئەو کەسانی کە کاری توندوتیژی دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و بەریتانیا و سەربازەکانیان ئەنجام دەدەن. بووکا ناوی سەربازێکی سوپای ئەمریکایە بە ناوی ڕۆناڵد بووکا کە لە هێرشەکانی 11 سێپتەمبەردا لە ساڵی 2001دا لە کاتی هەوڵدانی بۆ ڕزگارکردنی ئەوانەی لە ژێر دار و پەردووی هەردوو باڵەخانی ناوەندی بازرگانی ئەمریکا گیریان خوارد بوو گیانی لەدەستدا. گرتوخانەی بووکا پێشتر بە ناوەندی لام فرێدی ناسراو بوو و لە ژێر دەسەڵاتی سوپای بەریتانیادا بوو. دواتر ئەم گرتوخانەیە درایە دەست سوپای ئەمریکا. ڕووبەری گرتوخانەکە 40 کیلۆمەتر دووجایە و نزیکەی 22,000 زیندانی لەخۆ دەگرێت کە بەسەر 30 کامپدا دابەش کرابوون. گرتوخانەکە دەکەوتە نزیک بەندەری قەسر لە باشووری پارێزگای بەسڕا کە ناوچەیەکی گەرم و بیابانی و لە زۆربەی ڕۆژەکانی وەرزی هاویندا پلەی گەرماتیایدا لە 50 پلەی سەدی تێپەڕ دەکات. زیندانیەکانی ناو گردوخانی بووکا لە پارێزگای بەسڕا پێشتر لە گردوخانی ئەبوغرێب بوون، بەڵام دوای دۆسیە ئابڕوبەرەکەی گردوخانی ئەبوغرێب کاتێکدا ژمارەیەک زیندانی لەلایەن سەربازانی ئەمریکا و ئاشکەنجە دران و کاری نەشیاویان بەرامبەر کرا، گرتوخانەکە داخرا و زۆرێک لە زیندانیەکانی ناویشی بۆ گرتوخانی بووکا گوێزرانەوە. بە پێی ئەو زانیارانەی دەست NRT کەوتووە لە ڕێو کەسانەی لە گرتوخانی بووکا زیندانی بوون و ئەو ڕۆژنامەنووسانی چاوپێکەوتنیان لەگەڵ دەستگیرکراوانی داعش و گروپە توونڕەوەکانی تر کردووە. ئەو گرتوخانەیە سەرچاوەی بیری توونڕەوی زۆربەی کەسە دیارەکانی گروپە توونڕەوەکانی عێراقن، بە تایبەتی دوای کشانەوەی سوپای ئەمریکا. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە لە گرتوخانەکەدا سوننە و شیعە جیاکرابوونەوە و لە کەمپی جیاوازدا بوون. هەروەها زۆربەی پیاوە ئاینەکانی سوننە و شیعە لە گرتوخانەکەدا بیری توونڕەوی و جیهادیان بە دەستگیرکراوەکان دەوتەوە. ويجيش الجيوش لمقاتلة أعداء الله. بە پێی ئەو زانیارانەی تا ئێستا لەسەر ئەبوبەکری بەغدادی خەلیفەی داعش کۆکراوەتەوە، ئەوەیە کە ناوبراو یەکێکە لەو کەسانی لە گرتوخانی بووکادا زیندانی بووە. زانیاری ئاواڵگریەکان ئاماژە بەو دەدەن کە ئەو کەسانی لە بووکا زیندانی بوون ئێستا لە ناو داعشدا پلەی بەرزیانەیە و باوەڕ پێکراون. ئەمەش چاودێرانی سیاسی دەگەێنێتەوە ئەنجامەی کە زیندانی بووکا وەک زانکۆیەکی بەرهەمێنانی بیری توونڕەوی و جیهاد سیر بکرێت. لە مانگی شوباتی ساڵی 2009 سەدان زیندانی گرتوخانەکە بە تێکڕای 750 زیندانی لە مانگێکدا ئازاد کران، ئەوە جگە لە گواستنەوەی ژمارەیەکی تر لە زیندانیەکان بۆ گرتوخانەکانی حکوومەتی عێراق بە تێکڕای 200 زیندانی لە مانگێکدا. لە دوای 6 ساڵ لەکردنەوەی گرتوخانەکە و لە ئەیلولی ساڵی 2009دا سوپای ئەمریکا گرتوخانەکەی داخست و دوایین زیندانیەکانی گرتوخانەکەی بۆ گرتوخانەی کرۆپەر لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا گواستەوە. لە سەرەتای ئەم ساڵیشدا گرتوخانەی بووکا لەلایەن حکوومەتی خۆجەیی پارێزگای بەسڕەوە خاپوور کرا و لە بەردەم کۆمپانیا ناوخۆیی و عەرەبیەکان داواڵە کرا تا وەبەرهێنانی تێدا بکرێ و 40,000 نیشتەجێبوونی تێدا دروست بکرێت. بڕیاری شایەکەکان بدرن بە قوربانیانی تەقینەوە و کارە توندوتیژیەکانی عێراق.